مەڵێتر بەهۆی کەمبارینی باران و بەفر بە تایبەتی لە هەرێمی کوردستان ڕێژەی ئاوی ژێرزەوی کەم بۆتەوە مەشوای کردووە کە ئەو ناوچانەی بە تایبەتی ناوچەی گەشتیاری بن ڕوبەڕووی گرفتی کەم ئاوی ببنەوە لە ناو شارەکانیش بە هەمان شێوە حکوومەت هەرێمی کوردستان پلانی تۆکمەی داناوە بە دروستکردنی پۆند و بەندا و گلدانەوەی ئاو بتوانێت لە وەرزی گەرما و هاوکات لە کاتی وشکە ساڵیدا نەبوونی کەم ئاوی چارەسەر بکات. ئەمەش پلانی درێژخایەن و هەروەها کورتمەوداشی هەیە کە جێبەجێ دەکرێت لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان ێک لەوانەی داری سەربەخۆی سۆرانە کە کاری باش کراوە بۆی کەم گرفتە چارەسەر بکرێت. من لەم بارەوە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری داری سەربەخۆی سۆران لێرە لەگەڵما زۆر بەخێر بێت. گرفتی کەم ئاوی لە سۆران ئێستا لە چه ئاستێکدایە؟ ئایا ئەتوانین بڵێن کە کێشەیەکی زۆر گەورەیە نەتوانێت چارەسەر بکرێت؟ بەڵێ تەواو ئەمە کە باسی کێشەی ئاو دەکەین و باسی کێشەی وشکە ساڵی و گۆڕانی کەشوهەوا دەکەین. تەواو کێشەیە کە لەسەر ئاستی نێودەوڵەتیە تەنها هەرێمی کوردستان و سۆران نیە، بەڵام ئەگەر بە تایبەت باسی کێشەکانی سۆران بکەین ئێمە بە بەراورد لەگەر پارساڵ کە ڕێژەی بارانبارین یەکجار زۆر بوو، ئەم ساڵە دروست پێچەوانەکەی بووە ڕێژەی بارانباری زۆر کەم بووە. ئێمە تەواو وەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەت پێکرد، ئێمە بەرنامەی درێژخایەنمان هەیە و بەرنامەی کورتخایانیشمان هەیە. بەرنامە بۆ ئەو ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی ئەم ساڵ کە ئەم مانگە ئێستا تقریبان ئەوەکانی بەدیار کەوتووە، هۆکارەکانی بەدیار کەوتووە. ئێمە بەرنمەیەکماندانەوە ئەو شوێنانی هەموو کە وشکە ساڵی بە شێوەیەکی ڕاستە و خۆ کاریگەری لەسەر دەبێتن چارەسەرەکان و پێشنیارەکانیشمان ئامادە کردووە و بە تایبەتی لە ڕووی دابینکردنی ئاوی خواردنەوە ئێمە ناهێڵین هاوڵاتێت تووشی هیچ گرفتێک بن لە دابینکردنی ئاوی خواردنەوە. ئێستا بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە ڕوبەڕووی کێشە بوونەتەوە. ئێمە وا خەریکە سەبر ئەوش ئەوانەی کە پشت بە ئاوی ژێرزەوی دەبەستن ڕێژەی ئاودا بەزیە، بیرەکان وەکو پێویست ئاویان تێدا نیە. ئەوەی کە جێگای خۆشحاڵی ئێمە لە ساڵانی ڕابردوو کە پرۆژەکانی ئاومان جێبەجێ کرد بۆ دابینکردنی ئاو بۆ زۆربەی شوێنەکان 185 هەموو ئەو پرۆژانم بە پشتمان بە ئاوی سەرزەوی بەست. پرۆژەکان تێچووی زیاترە، بەڵام سەستەینەبڵەتی زیاترە و زیاتر دەتوانێت پشت بە ئاوی سەرزەوی ببەستین. ئێمە ئەو پرۆژانەمان ئەوها کردووە. ئێستا تەواو کە باسی وشکە ساڵی دەکەین، کاریگەری لەسەر ئاوی خواردنەوە دەبێت، کاریگەری لەسەر کشتتوکاڵ دەبێت و کاریگەری لەسەر کەرتی گەشتیاریش دەبێت کە ئێمە دەزانین ناوچەی سۆران ناوچەیەکی گەشتیاریە. بۆ ئەوەی چۆن ڕوبەڕووی ئەو قەیانە بینەوە نەک تەنها بۆ ئەو ساڵ بۆ پلانێکی درێژخایەن ئێمە بەرنامە پلانێکی زۆر باشماندانە ئەوش بە تایبەتی بۆ گلدانەوەی ئاو. باشە لە ماوەی ڕابردوو زۆر باس لە ناوچە گەشتیاریەکان دەکرا بە تایبەتی بێخاڵ و گەلی عەلیبەگ دەگوترا کە ئاوی کەم بۆتەوە یا بەهۆی کەم ئاویەوە داخراوە. چەند نوکتێکیشە بوو لە سۆشیال میدیا باسییان دەکرایان و مزەخەکەی کوژاوەتەوە بۆی ئاوی گەلی عەلیبەگ ئێستا کەمی کردووە. چارەسەری ئەو بابەتە چۆن کراوە؟ ئایا مەڕاست بوو ئاوەکەی نەما بوو ئەو ناوچە گەشتیاریانە داخرا بوو؟ نەخێر تەمان ئەوەکە کەم دەکاتن تەواوانە ئەوانە هەمووی ئاوی ژێرزەوی کە ڕێژەی بارانباری کەم دەبێتن، ڕێژەی بەفربارین کەم دەبێتن، یعنی ئەوە سروشتێکە ڕێژەی ئاو کەم دەبێتن. بەڵام بۆ ئەوەی کاریگەری لەسەر بابەتی گەشتیاری نەبێتن ئەو بەرنامە پلانانەی کە داماننا بە تایبەتی ئەو ماستەر پلانی گەشتیاری کە خودی جەنابی سەرۆک حکوومەت سەرپەرشتی دەکاتن، ئەوە لە بەرچاو گیراوە کە ئێمە چۆن بتوانین بە شێوەیەک ئاوگل بدەینەوە کە ئەو ناوچە کاریگەری نێگەتیفی نەبیتن. ئەگەر ساڵێک وێ ئەگەر باران کەم بوو یان باران نەهات بتوانین ئەمە سوود لەو ئاوە بگرین. تەمان ئێمە زۆر جارم باس لە زستانیش کێشەی لافاومان دەبیتن بە دروستکردنی ئەو ئێستا ئەو پۆند و ویرانێک ئێستا دروستی دەکەین بۆ بەرنامەی بەنداوێکی گەورەش لە ئێستا لە بەرنامەدا بۆ ئەوەی دروستی بکەین کە شوێنەکە شوێنێکی استراتیجیە تەواوی سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران باسی سەرتەری قەزای سۆران دەکەم دەتوانێت سوود لەو بەنداوە وەربگریتن. ئێستا ئەمە دەستمان بە ڕێکارەکان بۆ نمونە کۆرنیشی کاولەکان کە دروست دەکەین ئەو ئاوە دەگرینەوە بە سێ قۆناغ ئاوەکان دەگیرێتەوە و لە ناو گەلیش ئەوانە هەموو دەگیرێتەوە. بەگرتنەوەی ئەو ئاوانە ئێمە ئاوەکی بەردەوامان دەبێت لە کاتی لە هاوینە. ئەمن ئەگەر باسی بابەتی گەشتیارێکی بکەین، ئەگەر باسی بابەتی کشتتوکاڵێکی بکەین ئەو دیزاینەکە ئێستا لە بەردەستدایە لەو هەفتەیەدا بێتن کۆبنەوە کە لەگەر جیۆلۆجیەکان بۆ ئێمە بزانین تا چەند دەتوانین ئاستی ئەو ئاوە بەرز بکەینەوە. تەمان شوێنەکە شوێنێکی زۆر بەرفراوانە بۆ زیاتر لە 2 میلیارد بۆ 3 میلیارد مەتر سێجا ئاو دەتوانێتن ئەوە کێشەی کەم ئاوی چارەسەر دەکات. ئەو بەنداوە ئەو بەنداوە تەواو کێشەی ئاو بە شێوەیەکی زۆر بەرچاو چارەسەر دەکات. تەمان ئەو ئاوە ماوەیەکی دەوێتن تا ئەو سەردە پڕ دەبێتن. بەڵام خۆتان نەزانن گلدانەوەی ئەو ڕێژە ئاوە دەبێت
دراسەیەکی باشی بکرێتن لە ڕووی جیۆلۆجی و ئاەرە تا چەند دەتوانین ئەمە ئاو بگرن بەڵام مەبەستم ئەوەیە شوێنەکە گونجاوە ئاوەکەمان بەردەستە و ئەوەی جێگای دڵخۆشیشە دیسانەوە دەڵێم زۆربەی سەرچاو ئەو ئاوانە لە ناو سنووری ئیدارەی سربەخۆی سووران و هەرێمی کوردستانە یعنی ئێمە بەیانی ناتوانین ئەوە نیە تووشی گرفتێک بین لەگەڵ وڵاتێکی دراوسی ئاومان لەسەر بگرێتەوە ئەوان هەموو لە سەرچاوەکانی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانە باشە زۆر جار بە فێڕۆدانی ئەو لەلایەن هاوڵاتیان یا هەڵکردنی بیر بە ڕێژێکی زۆر وا دەکا کە سەرچاوەکانی ئاوی ژێرزەویش کەم ببێتەوەی تر نتوانی بەو شێوازەی کە پلانت بۆ داناوە جێبەجێ بکەیت ئایا لەم بارەوە هاوڵاتیان ئاگادار کراونەتەوە هەم بۆ کەمتر لێدانی بیرەکان هەم بۆی کە ئەو بە فێڕۆ نەدەن یارمەتی ئەو جێبەجێکردنی پلانەکانیش بدەن بەڕاستی ئەوە بابەتێکی زۆر گرینگە ئێمە دەبێت ئیشکار لەسەرەوە بکەین یعنی ئێستا ئێمە من زۆر جارم بخۆم کە سەردانی ئەو گەڕەکانە دەکەم کە ئاوی پێدڵن ئای مەشروعی پرۆژیان بۆ دەچیتن ئەگەر سێری کۆڵانەکانیان بکەی هەموو ئاو هاتە دەرێ ئەوە دەلالەتەوەی دەکاتن کە یان زۆر جارم زۆر خەڵکم بیتێ بە شۆستە و شەقامەکان بەدەر لە بابەتی سیارەکان گەیشتنە سەر شۆستە و شەقامەکانیش کە بە ئاوی شمالم ئاو ئێمە لای خۆمانەوە کە شتێک کە زۆر بێ نرخ بێتن دەرێن وچی ئاوێ زۆرە بەڵام ئاو بە نرخترین ئێستا هەمومان زانین لەسەر ئاستی جیهانیش کێشە هەرە گەورە ئاوە هیچ کێشێکە نیە چکە سوتەمەنی بەدیلی هەیە بەڵام ئاو بەدیلی نییە بۆیە ئێمە دەبێت لەو ڕۆژەوە کار بکەن ئێمە لێژنێژی تایبەتیمان پێکەیناوە ئەو شوێنانەی کە خەڵک ئاو بە فێڕۆ دەداتن من زۆر جار پرسیاری ئەوم کردو لە بەڕێوەبەرایەتی ئاوی سۆران باسێنەوە کردێت چکە ئەوانە ئاوی زێدەڕۆیان بردیە بۆیە دەتوانن ئاو ینی بەشیان دەکاتن لەوانێش ماڵێکیکە بەشی نەکاتن ئێمە لێژنێژی تایبەتمان پێکەینەوە بۆ ئەوەی هەر حاڵەتێک لەو ئەوانەیە کە ئاو دابش دەکرێتن چکە ئەوە زۆر بەش بە گران لە سەرمە دەوەستێتن تا دەگەینینە هاوڵاتیان بۆی هاوڵاتیان نرخی ئەو ئاوە بزانن ئێمە دەبێت کار لەسەر وەشاکردنەوەی خەڵکی بکەین ئەوەی بابەتی لێدانی بیر هەڵکەندن تەمانەمە بە پێی شوێنی جۆگرافیەکەی دەگۆڕێتن ئێمە لە هەر شوێنێک کە پێویست بوو ئاو دابین بکەین پێش هەموو شتێک هەوڵ دەدەین بزانین لە کامە شوێن پشت بە ئاوی سەرزەوی بەستی چکە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ڕووبار و سەرچاو ئاویەکانی زۆرە ئێمە دەتوانین پشتی پێ بەستین خەڵکیش لە زۆر ئێستا لیژنەیەش تایبەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران پێکهاتووە هەر داواکاریەک بۆ لێدانی بیر هەبێتن دەبێت دراسەیەکی تەواو لە هەموو ڕوویەکەوە بکرێتن پێش ئەوەی ڕەزامەندی بدرێتن بە هاوڵاتی ئەو لیژنەیە هەموو ئەندامەکانی تێدا بۆ ئەوەی بڕیار لەسەر بدەن ئایا ئەو شوێنە پێویستە ڕەزامەندی بدرێت بۆ لێداری بیریان نەیدرێت باشە کەواتە توانین بڵین ئەم بابەتانە تاکەی چارەسەر دەبێت و ئاکرێت بڵین بە جێبەجێکردنیان پلانە گەورە و استراتژیانە کێشەی کەم ئاوی لە ساڵی داهاتوودا بەم شێوازە نابێت کە ئێستا هەیە بە لە بەرچاوگرتنی گۆڕانەکانی کەشوها و ئەو ڕووداوە سروشتیانی کە ڕوودەدەن بەگشتی ئەمە وەکو باسم کرد ئێمە بەرنامەی درێژخانمان هەیە چکە ئەو پرۆژانە هەرێکێک لەو بەرنامە درێژخانە بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە ئێستا ئەو پرۆژانێکە پێشتر هەبووە لەوانەیە لە داهاتوو نەتوانێتن ئاوی پێویست بۆ سەرتەری سۆرانیان قەزاکانی کە دابین بکاتن ئێمە چەند پلانێکمان ئێستا لە بەردەستدایە بۆ ئەوەی بە هەنگاو بەچەند قۆناغێک جێبەجێ بکەین و بابەتی دووەم بابەتی کشتتوکاڵیە دابینکردنی ئەو بۆ کشتتوکاڵ باسی ئەو بەنداوانەمان کرد بابەتی گەشتیاری ئەو دروستکردنی ئەو ویل و پۆندانەیە بۆ ئەوەی ئاو بگرینەوە ئەوەنە بەرنامەی درێژخایانن بۆ ئەوەی لە داهاتوودا چارەسەری بابەتی ئاوی خواردنەوە بابەتی کشتتوکاڵی بابەتی گەشتیاری بکەینەوە بەنسبەت ئەو بەرنامە کورتخانە بۆ نمونە ئەو چەند مانگەی داهاتوو ئێمە هەموو شوێنەکانمان دەستنیشان کرد و ئەوانەی ڕووبەڕووی کێشەی کەم ئاوی دەبنەوە لە ئەنجامی ئەو وشکە ساڵیە بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات بەهانای خەڵکەوە بچین ئاوی پێویستیان بۆ دابین بکەین ئەوەش بە خۆشحالی و ڕەزامەندی دراوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی ئێمە ژوورێک و عملاتمان تقریبا پێکەنەوە بۆ ئەوەی بتوانین ڕووبەڕووی ئەو کێشە ببینەوە زۆر باشە سەرچاوەکانی دابینکردنی ئاو بۆ سنتەری سۆران پێما بێ سێ وێستگەیە بێخاڵ 1 و 2 کوونەماسیە ئایا ئەم سێ وێستگەیە بەشی پێداویستەکانی خەڵک پڕ دەکەنەوە پێما بێ 35,000 هاوبەشی شەیە کە ڕۆژانە لەنێو سنتەری شاری سۆران پێویستیان بە ئاوی خواردنەوە هەیە ئەمە چۆن دابین دەکەن ئێستا تا ئەو دقیقە قسە دەکەم ئەوە تقریبا کەمی کردو بەڵام دەتوانین دابین بکەین ئەوەی کە بۆ چارەسەری وەکو دەڵێ یەدەک داماناوە لە ڕووباری کاولۆکان ئێستا ئەو ویرێکە لێنران دروستی دەکەین ئێمە دروستمان کردووە لێوێ پرۆژەیەکە بۆ پێشتری ئێستا پرۆژەکەمان دەست پێ کردوێتەوە تقریبا 15 بۆ 120 ئەو گەڕەکانێکە نزیکن لە ئیسقەڵا و گەڕەکانی دیکە دەتوانن
پشت بەو ئەو بەستن پرۆژەکەم ینی بەرنامەکەمان تەواو بووە دوای وەرگرتنی ڕەزامەندی ئێمە هەوڵ دەدەین ئەو پرۆژەش لە بەردەستدا بێتن بۆ ئەوی بتوانین بەهەموو ئەو سەرچاوانەی کە ئاو بۆ سەرتەری قەزای سۆران دابین دەکەن بتوانن بە شێوەیەکی دروست ئەو ئاوە دابین. زۆر باش زۆر سپاس دەکەم بەڵام بەر لە کۆتایی پرسیارێک لە دەرەوەی چوارچێوەی بەرنامەکەم لێت بپرسم هەر لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەمێنیتەوە؟ والله بۆ پەرلەمانیش بەڵێ ئەمن تەبەن ڕاستە دوای دەرچوونی پەرلەمان بەڵام ئیش و کار و پرۆژەکانی سۆران جارێ هەر لێدران چاودێری دەکەین تا بابەتی چکە تا پەرلەماندانە نیشێتن ئەو بابەتی یەکلا نابێتەوە ئایا من لەوێدرا دەبینێم یان دەگەڕێمەوە سۆران بەڵام لە ئێستادا ئیشکارەکانی ئیداری سەربەخۆی سۆران بەڕێوە دەبێت. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران سپاس کە لەگەڵ سپاس زۆر سپاس.